ئێمە کەوا ئەوڕۆ پەیوەندیمان بە پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە و ئەو ڕووداوانەی کەوا بوون و بەو دوای لە لازان و خەبات و دەوروبەری هەولێر ڕواندا ئەمە گەیشتنە ئەو قەناعەتەی کەوا تەنها ڕێبازی پارتی و بارزانانی دەتوانێت خزمەت بە هاوڵاتیان خۆ و خەڵکەکەی و سنوورەکەی و کوردستان بکاتن. لەو ڕووداوای کەوا بەو دوای ڕوودا لەوانەیە لە زۆر زۆنی دیاری کراو ئەگەر ڕابردووشمان بینی ئەگەر پارتی وەشیوانی بکرد بە کارەساتی زیاتری لە خەڵکان بەڵێ ئەمە گەیشتنە ئەو قەناعەتەی کەوا پارتی دیموکراتی کوردستان خەڵکی خۆی خۆش دەوێت ژیرانەشی مامەلەی لەگا ڕووداوەکان کرد و دەستخۆشیشی لێ دەکەن کەوا ئەو بەرپرس و بەڕێزانێکەوە لە سنوورەکە بوون و دەست پێشخەریان کرد بۆ کاری باش نەوەکو زیاتر کارەکەی بشێوێنن و تێشی برێن.